لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش سەد ڕۆژی یەکەمی سەرۆکاتی دووەمی دۆناڵد ترەمپ تێپەڕی ئەوەی کە پێشبینیە کرا دوای هەڵبژاردنەوەی بە سەرۆکی ئەمریکا زیاتر خوێندنەوەکان بەرەوە ئەوە بوون مادەم ئەمە دووەم جارە دۆناڵد ترەمپ ئەبێتەوە بە سەرۆکی ئەمریکا پێدەچێ ئەزمموی وەرگرت بێ و هەندێک پێورتر لەبارەی پرسەکانەوە بڕیار بە سەرۆکاتیەکەی بە شێوازێکی جیاوازە بێت لەوەی پێش بەڵام ڕاستیەکەی هەم لە ڕووی جەنگی ئابوووریەوە هەم لە ڕووی هەندێک پرسی سیاسی شۆ بە دڵنیایی یار و ناری تووشی شۆ کردووە بە تایبەت ئەوەی پەیوەستە بە جەنگە ئابوووریەکە و پرسی دانانی باش لەسەر زۆرێک لە وڵاتانی جیهان جا ئەوانەی بۆ نمونە ئەوروپیەکان کەنەدا مەکسیک کە وایە زۆر نزیکن لە ئەمریکا یان چینێک کە بەردەوام لە ملانەی ئابووری و سیاسیا بووە لەگەڵ ئەمریکایە بۆیە سەد ڕۆژی یەکەمی دۆناڵد ترەمپ بە دڵنیاییەوە کرێ خوێندنەوەی بۆ بکرێت جا لەبارەی هەڵکشان یان داکشانی شعبیەت جەماوەری ترەمپەوە بێ کە ئەوە با بڵێن کەمترین شتە ئێمە بتوانین خوێندنەوەی بۆ بکەین تا پرسە بنەڕەتی و سەرەکیەکانی دیکەش کە پەیوەستن هەم بە سیاست هەم بە ئابووریەوە دۆناڵد ترەمپ لێک کاتە خەریکی شەڕێکی ئابووریە لە ڕێباجەکانەوە لە زیاد لە شوێنێکی خەریکی با بڵێن وەکو دیڵمەیکەر خەریکی دانوستانی سیاسیە بۆ چارەسەرکردنی پرسە سیاسی و ئەمنیەکانی دیکە لە ئۆکرانیا ئۆکراین رووسیا بە ئەم پرسە ئاوایە خەریکی دانوستانە ئەوێ ڕێکەوتن بکە بۆ ئێران بە هەمان شێوە هەندێک پرسی تایبەت بە غەزەوە ئەوانە بە دڵنیاییەوە هەندێک بەجێ هێشتوە بۆ ئیسرائیل چۆن مامەڵاکە بەڵام قسەی خۆشی تایبەت بە سووریا بە دڵنیاییەوە بە هەمان شێوە لێدانەکانی لە حوسیەکان دیارە بۆ پرسی ئەمنی چۆن و چۆن نییە بەرحاڵ ئەوەی دەبینرێ بڕیارەکانی جا سیاسی بن یان بە تایبەت بڕیارە ئابوووریەکانی ڕەهەندی سیاسیشان هەیە جۆرێک لە نیگەرانی و تەنانەت دوودڵیشی لای زۆرێک لە وڵاتان بە تایبەت هاوپەیمانەکانی ئەمریکا دروست کردووە ئەوەی لە چوارچەوەی دروستکردنی سیاسەتە ئەم جارە بەڕوونی لە کابینەکەی دۆناڵد ترەمپ دیارە ئەوەیە کە بڕیار لای دامەزراوەکان نییە یان ئەوانەی کە خەریکی دانوستانن ئەوانە نین کە پێویستەکە خەریکی دانوستان بن خەڵکی دیکەن بۆ نمونە ئەوەی دانوستان لەگەڵ رووسیا و ئۆکراین و ئێراناکە ویتکۆفە کە با بڵێن خۆی دایناوە نوێنەرایەتی خۆی ئەکا بۆ دانوستان نەک ڕۆبیۆ کە پێویستە وەک وەزیری دەرەوە پێویست بوو لە دانوستانەکانە هەبێ بۆیە ئایا ئێمە هەم لە ناوخۆ لە شێوازی مامەڵەکردنی دروستکردنی با بڵێن بڕیار وە سیاست لە ناوخۆی ئەمریکا و لەسەر ئاستی دەرەوەش شاهیدی با بڵێن شێوازێکی نوێی بڕیار دروستکردن و شاهیدی سیاسەتی دەرەوەی نوێی ئەمریکاین بەرامبەر بە جیهان یان نا پێدەچێ ئەمە زیارڕۆیی بێ ئەم قسەیە بکەین هەندێک خۆشببینی دۆناڵد ترەمپە و پێدەچێ وردە ئیتر ئەم خۆشببینیانە دا بمرکێنەوە و جیهان دووبارە بچێتەوە سەر هەمان ڕیتمی با بڵێن پەیوەندی نێودوڵەتی و سیاستکردن و تەنانەت پەیوەندی دارایی کە پێشتریش هەر بینیومانە سەد ڕۆژی یەکەمی دۆناڵد ترەمپ ئەخەینە تەرازووەوە لەگەڵ دوو میوانە ڕاستیەکەی گفتگوی لەبارەوەکەین دکتۆر عەبدوڵڵا میهرەبان مامۆستای زانکۆ و پسپۆڕی پەیوەندی نێودوڵەتیەکان بەڕێزیان لە تارانەوە میوانی زوومە بینەر کوردی توێژەری کاروباری نێودوڵەتی کاکە بینەر لە واشنگتنی ئەمریکاوە لەگەڵمانە بێ دکتۆر عەبدوڵڵا کاکە بینەر سڵاوتان لێبێ هیوادارم زۆر باش بن پێم خۆشە گفتوگۆتان لەگەڵاکەمەوە دکتۆر عەبدوڵڵا گەر ئیزنم بەی با لە واشنگتن دەست پێ بکەین قسە لەبارەی ترەمپەوەیە ترەمپێک کە سەرۆکی ئەمریکایە کاک بینەر لە ناوخۆی ئەمریکا سەد ڕۆژی یەکەمی دۆناڵد ترەمپ چۆن نەخوێنرێتەوە بەگشتی زۆر سپاس ئەم کاتەی خۆت و بینەرانت باش خۆشحاڵم کە جارێکە گفتوگۆ بکەین سڵاو بۆ میوانە ڕێزەکەتان لە ڕاستیە وەک جەنابەت لەکردنەوەی پرۆگرامەکەی ئاماژەت پێکرد لە ئێستادا لە ناوخۆی ئەمریکا
جۆرێک لە شۆک هەیە لە ئەو کەسانەی کە باسی دۆناڵد ترامپەکەن لێرە باس لە وەستانێکە کرێت وەکو دەرفەتێک کە ئەوەی دراوەتە دۆناڵد ترامپ بۆ ئەوەی کە بتوانێت سیاسەتە ناوخۆیی و سیاسەتە نێودەوڵەتیەکانی هەم لە ناوخۆی ئەمریکا و هەم لە دەرەوەی ئەمریکا بەو شێوەیە بەڕێوە بەرێت کە ئەو ئارزووی دەکات لە ئێستادا دەبینین کە هەنێک لە ئەو کەسانی کە لە پارتی کۆمارەکانن و لە هەمان کاتا ئەو کەسانی کە لە دەرەوەی پارتی کۆمارەکانن لە پارتی دیموکراتەکانن جۆرێک لە وەستانیان پێوە دیارە کە وەکو چانسێک داویانە بەوەی کە سەرۆکی ئێستای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترامپ کە بۆ جاری دووەم دووبارە هاتۆتەوە و ناوکۆشکی سپی و دووبارە سیاست دەکات دەیانەوێت ئەوەی پێ بڵێن کە ئەمە چانسێکە بۆی کە بزانین ئایا دەتوانێت ئەو کێشانەی کە باسیە کرد و لەسەری کامپینی دەکرد بتوانێت چارەسەری بکات دەتوانێت کێشە ناوخۆیی و تەحەدیاتە ناوخۆیەکان چارەسەر کات دەتوانێت کێشە جیهانی و ئەوانەی کە لە ئەوروپا و لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە ناوچەکانی تر هەیە چاوەڕێی بکات ئەمە بە شێوەیەکی گشتیە کە باسی دەکەین کە دڵنیان بەڕێزت لە دواترا پرسیارتە بێت بۆ ئەوەی کە ناوچە بە ناوچە بڕۆینە ناو بە ورتر باسی بکەین بە دڵنیایی و باسیەکەین بەڵام پێم بڵێ لەسەر ئاستی جەماوەری دیارە ینی پێم وابێت سەدا چلچلویەک ئەوەی کە دەنگی دۆناڵد ترامپ مسۆگەر بێ جا لە ڕاپرسیا بێ یا لە هەڵبژاردن پێم وابێ ئەمە بە نزیکەیی شتێکی سابتە چونکە وەکو ئایدۆلۆژیا ڕاستیەکەی سەیری دۆناڵد ترامپەکەن و هەرچیەک بکە ئەمان بە دڵیانە بەڵام ئەوەی کە لە سەدا 50 ئەوەندەی هێنا لە هەڵبژاردنەکانە ئەمە دابەزیوە وایە ینی ڕاپرسیەکان هەرچەنە ژماری جیاوازەڵێن بەڵام شعبیەتی دۆناڵد ترامپ ویستراویەکەی مەقبولیەتەکەی پێم وابێ لە ناو جەماوەری ئەمریکا لە ناو گەلی ئەمریکا دابەزیوە. بەڵێ بۆ وەڵامتانەوەی ئەمە سێریکی ڕاپرسەکانمان کرد پێشەوەی بینە ئەم گفتوگوێ لەگەڵ پەڕێستا بینیمان کە ڕێژەی پەسەندکردنی جەماوەر یاخود شعبی ئەمریکی بۆ ئەو کارانەی کە دۆناڵد ترامپ کردوێتی بە شێوەیەکی گشتی هەم سیاسەتە ناوخۆیەکان هەم سیاسەتەوە دەرەکیەکان لە سەدا چلوویەکە لە ماوەی 100 ڕۆژی کارکردنی داوەکو و سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێمە ئەگەربین بەراوردی ئەم ڕێژەی ڕاپرسیە بکەین بە سەرۆکەکانی پێشتر هەتا بەراوردیەکەین بە ئیدارەی پێشتر کە جۆ بایدن ئەو کاتە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو لە ماوەی 100 ڕۆژی یەکەمیدا ڕێژەی پەسەندکردنی ئەو 151 بوو کەواتە دەبینین لێرەدا گۆڕانکاریەک کاکە بینەریان 53 من هینێکی CNN لایە ڕاستیەکەی جا نازانم ئەوەی CNN ئەڵێ 53 ڕاستیەکەی لە 2000ەوە لە ساڵی 2000 لە بوشی کوڕ لە ئۆباما لە دۆناڵد ترامپ ئی سەردەمی یەکەمی و بایدن ئەم جاری ترامپ لە هەمان کەمترە بوشی کوڕ لە سا 62 سەد ڕۆژی یەکەم ئۆباما 63 ترامپ ئەوەی فترەی یەکەمی لە سەدا 44 ئەنی هەر کەمە لە چاوەوانی دیکەیە بایدن بەو هەموو ڕەخنەی کە ترامپ لێگرت و پێی وابووی تر دۆخی تەواو نییە لە سەدا 53 بەڵام ئەم جارە ترامپ لە سەدا 40 کە زۆر کەمە ڕاستە ئەمە دەتوانرێت بوترێت کە ئەمە کەمترین ڕێژەی پەسەندکردنە لە کۆنتەمپۆرری هیستری لە مێژووی تازەی سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دیارە ئەم ڕێژانە بە پۆینتێک بە 2 پۆین بە پێ و دەستگایی کە ڕاپرسیەکەی کردووە لەوانەیە بگۆڕێت کەم تاسیە بەڵام بە تەئکیدی ئەمە کەمترین ڕێژەی پەسەندکردنە کە هەم ئەم ڕێژەیە ئەو کەسانە دەنگیان داوە کە لە هەمان حیزبی خۆی بوون کە لە حیزبی کۆمارەکان بوون و لە بەرامبەریشە کەسانی بێلایەن و کەسانی دیموکراتەکانیش بێگومان بەشدار بوون لەم یەکشتم پێ بڵێ کاک بینەر شتێکم زۆر بەلاو گرنگە وتت کۆماریەکان ئەوانەی کە چوزانم لە ناو پارتەکەی دۆناڵد ترامپ خۆیشیان ئەنی بێدەنگ بوون یانەوێ بزانن یان ویستیان بزانن ئەم 100 ڕۆژەت چیەکە عادەتەن لە ئەمریکاوە ئەبینرێ 100 ڕۆژی یەکەم تۆ خەریکی با بڵێن دروستکردنی یان بیناکردنی ماوەی سەرۆکایەتیەکەتی حکومڕانیەکەتی لەمە دووە ئیتر نابێ بڵێ ئەمە پاشماوەی ئیدارەی پێشووە لەمە دووە ئیتر ئیدارەکەی ترامپ دەستی پێکردووە پێم بڵێ ترامپ جۆرێک لە هینی هەیە جۆرێک لە هەیبەتی لە ناو کۆماریەکانیشا هەیە و زۆر کەم ئەوێرن هیچ لەبارەیەوە بڵێن دژی ترامپ
لەمە و دوا قسە بیستین لە کۆماریەکانی شۆ بەرامبەر بە سیاسەتەکانی ئەوێرن هیچ بڵێن؟ بەڕاستی کاگڕنج ئێمە دەبێەوە بزانین کە تەنانەت لە ناو کۆماریەکان خۆشیاندا جۆرە دابەشبوونێک هەیە لە جیهانبینیان بۆ دۆناڵد ترامپ و بۆ ئەو شێوازەی سیاسەتکردنی کە ئەو پەیڕەوی دەکات جاچ لە ناوخۆی ئەمریکا بێت یاخود لە دەرەوەی ئەمریکا بێت. کۆنسنسێکی ئامواتە شێوازێکی گشتی نییە بۆ ئەوەی کە لە ناو کۆماریەکانە بڵێن ئەوان بە یەک چاو سێری دۆناڵد ترامپەکەن. دابەشبوونێک هەیە، ئەو دابەشبوونە تەنانەت لە کابینەکەشیا هەیە. بۆ نمونە ئێمە ئەگەر سێری سێکریتری ئۆف ستیت کەین، وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕوبیۆ، ئەو کەسێکە لەوانەی کە بە مەینستریم ڕیپەبلیکەن ناسراوەتە ڕیپەبلیکانێکی تەقلیدیە، کۆماریەکی تەقلیدیە. بۆیە ئەوەی کە دەبینرێ لە ئێستاە چانسێکیان داوە بە سەرۆکی ئێستای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەوەی کە بزانن لەم 100 ڕۆژەیە چۆن سیاسەتەکانی دەخاتە ڕوو و 4 ساڵی داهاتووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرەو کوێ دەڕوات. لە ئێستادا هەنێک زووە بۆ ئەوەی بزانین کە ئایا دەنگی جیاوازتر دەبیسرێت. ئێمە دەبێت بۆستین بزانین ئایا نەتیجەی ئەم 100 ڕۆژە لە مانگەکانی داهاتووە دەگات بچوە ئایا دەتوە. دێمە سەری ڕاستیەکەی دووبارە باسی ناوخۆی ئەمریکا ئەکەمەوە لە دروستکردنی بڕیارە حەزەکەم هەندێک گفتوگوی لەبارەوە بکەین. بەس دکتۆر عەبدوڵڵا دێمەلات دووبارە سڵاوت لێبێ کە دۆناڵد ترامپ هاتەوە سەر حکوم، ئەنی دەگوترا ئەمە جاری دووەمێتی و پێدەچێ ئەنی ئەزمموی پەیدا کردووە ئەگەر بگونجێ بڵێم عاقڵترە، بەڵام ڕاستیەکەی بڕیارەکانی زۆر لەوە بنەڕەتی تربوونیان ڕادیکالتر بوون کە چاوەڕوانەکرا هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە. پێشبینی کراو بوو بۆ ترامپ؟ سڵاو بۆ جەنابەت کاگرانز و بینەرانی خۆشەویستی زوم هەروە میوانی تایبەتی بەرنامە کاگڕێبین. دیارەکە دۆناڵد ترامپ یعنی هەڵبژاردن و دەنگدان بە دۆناڵد ترامپ دیارەیەک بوو کە وەک کاردانەوەیەک بۆ ڕەوتی ئەگەری لە دەستدانی هێژمۆنی ئەمریکا بوو. دۆناڵد ترامپ هێما و وێنای یەک یانکی ئەمریکاییە، هەموو هەر ئەو ئەوروپایانەی کە لە چەند سەدەی ڕابردوودا بۆ ئەمریکا چوون و بە دوای گەنج و خەزنە و بۆ پەیداکردنی کانزاکانی زێر دەگەڕان و ئەوانە هیچ شتێکیان غەیری مادیات و بەرژەوەندی خۆیان و ئەوانە بۆ گرنگ نەبووە. ئێمە لە فیلمەکانی ئەو سەردەمدا وێستێرنەکاندا دەبینین کە چۆن ئەو مرۆڤانە کە بە دوای زێردا دەگەڕێن لە دەشتی بەرینی ئەمریکادا ئەو کۆچبەرانێکی دەچن بۆیە و هیچ شتێکیان بۆ گرنگ نییە، تەنانەت میزیکانی خۆشیان قوربانی دەکەن. ئەوە لە سینەمای هالیووددا ئەوە وێنا دەکرێت و دۆناڵد ترامپ هێمایەک لەو یانکی ئەمریکاییەیە کە تەنانەت تەنیا بە دوای بەرژەوەندیدا دەکەن و دەنگدان لەلایەن ڕاستەکانی ئەمریکاییەوە کاردانەوەیەک بوو بۆ ئەگەری لە دەستدانی هێژمۆنی 70 ساڵەی ئەمریکا بۆ ماوەی 70 ساڵ هێژمۆن بوو لە دنیادا و لە 30 ساڵی ڕابردوو دوای داڕوخانی سۆڤیەتی ڕابردوو کە یەکەتاز بۆ پۆلیسێکی نێونەتەوەیی لە دنیادا قسەی دەکرد. ئەوە بوو کە هەستی کرد یعنی زەینی ئەمریکایی، ناهۆشیاری ئەمریکایی، ناهۆشیاری کۆیی ئەمریکایی هەستی کرد لە بەرامبەر هەڵچوون و گەشەی ئابووری چین و بەشەکانی دیکانی وەک یەکێتی ئوروپا و کۆمەڵێک وڵاتانی بریکس وانە خەریکە هێژمۆنی ئەمریکایی دەشکێ. ئەوە بوو کە دەنگدا بە دۆناڵد ترامپ، بە دۆناڵد ترامپ وەک یانکیەکی نەجاتگەر کە ئەو سەروەریە بگەڕێنەوە بە ئەمریکا. و ئەمما ئایا دۆناڵد ترامپ دەتوانێت ئەو سەروەری و هێژمۆنیە بپارێزەوە بگەڕێنێتەوە بە ئەمریکا؟ ئەوە دەبێمە ڕاوەستین. لە سەرەتای لە هەڵبژاردنەکاندا کۆمەڵێک دروشم و بەڵێنی داوە لە هەوەڕۆژی هاتنە سەرکاریدا 200 فەرمانی ئیزرایی واژۆ کرد و زۆرێک لەو فەرمانانە زۆرتر نەمادین بوون، سمبولیک بوون و کەم یەک لەو فەرمانانە تا ئێستا ئیزرایی بوون چونکە زۆر زیاتر لە توانایی حکوومەتێکی 100 ڕۆژە بوون تا ئێستا کە دەوڵەتی دۆناڵد ترامپ نەیتوانی و هەروەکو جەنابە داماژەت کرد پێشبینی دەکرا کە دۆناڵد ترامپ کە دوای 4 ساڵ هاتوتەوە سەرکار ئاقلانەتر، منتر، ژیرتر و
لۆژیکتر هەڵس و کەوتی بکە بەڵام ئێمە دەبینین کە جەسوورتر گۆستاختر وە پڕووتر لە پێشوهاتوودا مەیدانەوە دکتۆر عەبدوڵڵا ئەم جەسووریەتە بە ئاراستەی ڕاست نییە یعنی هەڵەیە دۆناڵد ترەمپ کەواکە ئەوەی تۆی بینی ئەوە ئاماژە بکەم ئەوە ریسکێکە گەمەیەکە کایەیەکە کە دۆناڵد ترامپ و هاوبیرەکانی دەوروبەری یعنی ئەو بیرە ئەو دۆناڵد ترامپ تەنیانە ئەوە بیرێکی هێژبۆنخواز و سەروەریخوازی ئەمریکاییە کە دەستی لەو ریسکەداوە ئەوەی کە کوردەواری دەڵێن لەو 4 ساڵەدا یاوەی کە تەواو هێژبۆنی دەگەڕێنێتەوە بۆ لانی کەم 50 ساڵی دیکانە ئەمریکا دەکاتەیە کە تاز یا ئەوەی کە دەبێتە هۆی داشکاری هێژبوونی ئەمریکا و کەمترین شەدەوەیە کە چین لە بواری ئابوووریەوە پێشکەوێت و هێژبوونی ئەمریکا بشکێنی و هەر ئەوەی کە لە یەکێک لە 4 ڕەهەندی هێژبوونی کە ئابوورە سیاسەتە کەلتورە ئەوانن کە بە سەربازیە ئەگەر لە یەکێک لە ڕەهەندەکاندا هێژبوونی بشکێ دەتوانێت سرایەت بکە یعنی تەشەنە بکە بۆ بەشێک بۆ ڕەهەندەکانی دیکانەی هێژبوونی ئەمریکایی و ئێستا بە ببینیم بزانین لەو 4 ساڵەدا لەو ریسکە لەو گەمەیە کە دۆناڵد ترامپ و ئەو بیرە ئەمریکایە ناوێتە ئاراوە دەتوانێت سەرکەوتوو بێ ئایا ئەمریکا دەتوانێت بگەڕێنێتەوە هێژبوونی بۆ پلانی کەم 50 ساڵی دیکانە تازبین بکەن گاڕانتی بکەن یانە وەقەتی کوردە دەڵەن یا دەبێتە خانی خانانی دەبێتە خاکی بانان ئەوەیە کە ئەمە لە ساڵی 1933دا کاتێکی هیتلێر دەسەڵاتی بەدەست کرد دوای ئەوەی کە لە شەڕی ئەوەڵی جەهانی ئاڵمان دار و خابوو و ئەوانە وردەوەدا ئاڵمان خۆی دەگرتەوە حیزبی نازی کە لە هەڵبژاردنەکاندا سەرکەوت هیتلێر کارێکی ئەو تۆی کرد بازی خستە سەر کەلوپەلی و وڵاتەکانی دراوسی وەکو دانمارک و سوێد و هۆلەندوانەوە تا لە زۆرێک لە کەلوپەلەکاندا تا 500% بازی خستە سەریان وە ئەوە بۆ هۆیەوەی کە کاردانە و بەرپەرستانەوەی وڵاتەکانی دیکانی هاوسەی ئاڵمان کە ئەوانش یەکگرتوو بوون باز بخەنە سەر کەلوپەلی ئاڵمان وە هیتلێر پێی وابوو ئەوە پشتیواری دەکات حمایەت دەکات لە تەولید و بەرهەمێنانی ناوخۆی ئاڵمان بەڵام و بە پێچەوانە ئەو شەڕە ئابووری کە دەستی پێکرد بە پێچەوانەشکایەوە بۆ هۆی ئەوەی کە دەرخەکان بچێنە سەری هەڵاوسان زۆرم پێخۆش بوو دکتۆر عەبدوڵڵا ئەمەد باس کرد ڕاستیەکەی دێمە سەری وەکو یەکێک لە سیاسەتەکانی دەرەوەی ئەمریکا باسیەکەم هەرچەندە ڕەهەندی ئابووری هەیە بەڵام پێدەچێت کاریگەری سیاسیشی هەبێ و دواتر دێمەوە لەگەڵ تا باسیەکەم بەڵام بە دڵنیاییەوە ئەمەوێ لەگەڵ کاکبینەریشا باسی بکەم بەڕێز بینەر کوردی ئەو بڕیارە ئابوووریەکان مەسلەی باج ئەوەی ئەزانی چۆنە و چۆن نییە و کاریگەریە سیاسیەکانی ڕەندە سیاسەکەیشی قسە حەزەکەم قسەی لەبارەوە بکەین هەمووان لەباری پرسی باجەوە نیگەران بوون یعنی پێت وایە جگە لە ڕەهەندە ئابوووریەکەی جۆرێک لە هەڵوێست وەرگرتنی سیاسیشی بەرامبەر بە ئەمریکا دروست کرد تواز لەوە بێنە مەسەلەن ژمارەکان چیەڵن لەبارەی باج بەرامبەر بە کێ چەند بەرزکرایە و چەند نزمەکرێتەوە بەڵام ڕەهەندە سیاسیەکەی چی کە پێم وایە بێ جۆرێک لە نیگەرانی لای یار و لای نەیاریش دروست کرد کاگرانج دەبێت لەوە دەست پێ بکەین کە بە پێی گیانبینی دۆناڵد ترامپ ئەو پێی وایە کە لە ترێیدی وڵاتەکەی لەگەڵ وڵاتانی جیهانەوەتە لە بازرگانیکردنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتەکانی تری جیهانە بە شێوەیەک لە شێوەکان ناڕێکی یاخود ناهاوسەنگی هەیە لەسەر ئەو ڕێژەی باج و ئەو پێناسە ئابوووریانەی کە لەسەر هەناردە و هاوردەی شتومەکەکان لە نێوان وڵاتەکەی وڵاتانی تردا دەکرێت ئەمە گیانبینی دۆناڵد ترامپە لە هەمان کاتدا ئەمە لەوە سەرچاوە دەگرێت کە دۆناڵد ترامپ ئەو لە کاتێکدا کە کامپینەکانی دەکرد بۆ کاتی هەڵبژارنەکەی دەیوت کە من چارەسەری کێشەی بودجەت دەفەسەد دەکەم واتە ئەوەی کە تۆ خەرجیەکانی حکوومەتەکەت زیاترە لەوەی کە پەیایەکەی بۆیە بۆ چارەسەرکردنی ئەمە وەکو یەکێک لە ڕێکارەکان کە ئەو دەیەوێت گرتوێتیە بەر و دەیەوێت بیگرێتە بەرزیاتر ئەوەیە کە ئەم سیاسەتی ئابووری باجە بەکاربێنێت لەگەڵ وڵاتانی جیهانیدا بۆ ڕێککردنەوەی هاوسەنگی بودجێت دەفەسیتی وڵاتەکەی خۆی زووە ئەگەر بڵێن کاریگەریەکانی دەرکەوتووە یان نا جارێکە زووە نابێ ینی ئەو شتە بڵین
یان بۆی هەیە وردە کاریگەریەکانی دەرکەوت بێ. کاگڕۆنج بە دڵنیاییەوە ئەم سیاسەتانە کە پەیڕەوی دەکرێت ماوەیەکی دەوێت تاکو دەچێتە ناو سیستەمی ئینتەرناشنەڵ ئیکۆنۆمیک سیستەمەوە و تاکو دەچەسپێت و تاکو ڕەهەند و لێکەوتەکانی دەرەکەوێت. بەڵام دەتوانین بڵین کە لە ئێستادا پرسیارەکەی پێشووترت لەسەرەوە بوو کە ئایا ڕەهەندی سیاسی هەیە. بەڵێ ڕەهەندە سیاسەکە ئەوەیە کە هەم وەک جەنابەت ئاماژت پێیە هەم ئەو وڵاتانی کە خۆیان بە هاوپەیمان و هاوبەشی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەزانن و هەم ئەو وڵاتانەی کە وەکو نەیاری وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکەون هەمویان کەوتنە بەر ئەو لێشاوی باجەی کە دۆناڵد ترامپ بەکاری دەهێنا بۆیە هەڵوێستی سیاسیان وەرگر لە دژی ئەمە چونکە لە ئێمە گەر بەراوردی دۆناڵد ترامپ کەین بە سیاسەتی سەرۆکەکانی پێشووتری ئەمریکا پێچکەلەوەی کە تێکەڵبوونیشی زۆری لەگەڵ دنیای دەرەوەدا هەیە ئەمریکا ریسپۆنسیبلیتی هەیە واتە بەرپرسیارەتی هەیە لە ئینتەرناشنەڵ وۆرڵد ئۆردەرا واتە لە سیستەمی سیاسی نێودەوڵەتیە و لە سیستەمی ئابووری نێودەوڵەتیە ئەم ریسپۆنسیبلیتیە کەوتە ئەم بەرپرسیارەتیە کەوتە بەر هەڕەشە و بەرمەترسی بۆ ئەوەی کە وڵاتانی تری زلهێز بێنە ناو یارێکە و بتوانن جێی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بگرنەوە. بۆیە هەرزوو وڵاتەکانی ئەوروپا وڵاتەکانی تر تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئەوانە کاردانەوەی سیاسیان هەبوو و بێگومان بۆ کاردانەوەی زیاتری ئابووری ئێمە دەبێت کەمێک چاوەڕوان بین بەڵام لە ئێستادا لە ڕەهەندە سیاسیەکەی کاک بینەر هەر بەڕاستی ئەمریکا تەنیا ناکەوێت ئەگەر ئاوا بڕوا ینی خەریکە هەمووان زویرەکە دۆناڵد ترامپ ئەوەی کە ئەیوت میک ئەمریکا گرێت ئەگەین ماگا لەوە چێ ببێ بە میک ئەمریکا ئەلۆن یعنی ئەمریکا تەنیا بکە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ و هەمووی یار و نەیار زویر بکە. بەدڵنیایە بەڕێز ئەم پرسیاری تۆ زۆر لە جێی خۆیەتی و بۆیە هەر لە ئێستادا تەنانەت لە بەرپرسە گەورەکانی ئەمریکا من کە بابەتەکانیانم خوێندەوە لەم ڕۆ لە دوێنەیە لە سەروبەندی ئەم 100 ڕۆژەدا هەم میدیاکان هەم ناوەندی توێژینەوەکان هەمویان باس لەوە دەکەن کە نوخبەی سیاسی ئەمریکا لێرە بە مەینستریم کۆماریەکان و بە دیموکراتەکان و بە بێلایەنەکانەوە لەگەڵ ئەم شێواز و هەڵس و کەوت و سیاسەتی دۆناڵد ترامپ با یەک ناگرنەوە ڕازی نین لەوە. بەڵام لە هەمان کاتدا چانسێکیان ناوەتێ ئەم چانسیان ناوەتێ بۆ ئەوەی کە هەم چانسەکە وەک بە شێوەیەکی دیفاکتۆ بێ بۆ ئەوەی کە ئایا بیسەلمێنێکە ئایا ئەم دەتوانێت لە ڕێی ئەم شێواز و سیاسەتەوە بتوانێت کێشەکان چارەسەرکات و هەم لە هەمان کاتیشا بۆ ئەوەی کە نەتوانێت دووبارە وەکو کامپین بەکاری بێنێتەوە جارێکتر بڵێت کە من چانسێکم وەرنەگرتووە بۆ نمونە نەیانێشتووە سیاسەتەکانم کەم نەیانێشتووە بە دڵی خۆم ئەو سیاسەتانەدا ڕێژم کە لە ئیسفادەی خەڵکی ئەمریکایە بۆیە پۆزێک هەیە لە سیستەمی سیاسی ئەمریکایە هەم لە ناو کۆماریەکان و هەم لە ناو دیموکراتەکانیشا بۆ ئەوەی بزانن تاکو چەند دۆناڵد ترامپ دەتوانێت ئەم سیاست و پۆلیسی زۆر باشە زۆر بە کورتی کاک بینەر کوردی لە دیوە ئابوووریەکەیە ئەم مەسەلەی باجوشتە من ڕاستیەکەی کە خۆم ئامادا کرد شتێکم بینی بە ناوی یاسای سمۆت هاوڵی ساڵی 1930 پێم وابێ لە ئەمریکا کاری پێکراوە هەر پەیوەندی بە مەسەلەی باجەوە هەبووە بۆ هەناردە و هاوردە و خراپ بەسەر ئەمریکا شکاوەتەوە لە ناوخۆی ئەمریکا هەرچەنە وتمان زووە باسی بکەین بەڵام لە ناوخۆی ئەمریکا ترسێک هەیە کە مەسەلەی باج خراپ لەسەر ئابووری و دارایی ئەمریکا بکەوێتەوە یان نا بە کورتی پێم بڵێ. بە دڵنیایەوە کاگڕەنج ئەمریکا پشت بەستووە بە شتومەک و هاوردەی دەرەکچین جا ئەم شتومەک و هاورکە دەرەکچانە لە ئەگەمە باسی ئەمریکای لاتین بکەین بۆ شتومەکی ڕۆژانە بۆ نمونە بۆ سەوزەوات بۆ شتومەکان و پێداویستیانی کە خێزانەکان و هاوڵاتیانی ئەمریکی ڕۆژانە بەکاری دێنن بۆیە گەر تۆ بی باجێکی زۆر بخەیتە سەر ئەمە ڕێژەی هاوردەکردن بۆ وڵاتەکەی تۆ کەم دەکاتەوە کە ڕژی هاوردەکردن بۆ وڵاتەکەی تۆ کەم بۆ نرخی ئەم شتومەکانە لەسەر هاوڵاتیانی ئەمریکی بەرز دەبێتەوە و لە هەمان کاتا ئەبێتە هۆی ئەوەی کە دەستی کار کەم بێتەوە بۆیە بە دڵنیاییەوە لە ماوەیەکی داهاتوودا ئەم پۆڵەسیانە کاریگەریەکی بە تەواوەتی لەسەر ناوخۆی ئەمریکا و لەسەر زۆرەوەی ئەمریکاش دەرەکە. زۆر باشە دکتۆر عەبدوڵڵا کاتێ ڕەندێکی گەورەی سیاسی مەسەلەن لایەن ئابوووریەکەیەتی ئەوەی ترامپ با بڵێن ئەیکا کردی کاریگەری سیاسیە بێ لەسەر پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی دیکە
جا بەڕاستی هەموو جارێکەڵەم وڵاتانی دیکە ئێستا وای لاتووە پێش هەمووی بۆ نمونە ئەوروپا کە نزیکترین بوو لە ئەمریکاوە، کەنەدا، مەکسیک، ئەوانەی دیکە چ جای نایارەکانی پێشک کاریگەری دەبێت. دەزانی چیە دۆناڵد ترامپ بە دروشمی هەوڵ ئەمریکا سەرەتا ئەمریکا تا گۆڕەپانەوە و بە زەینێکی دەی هەفتایی، یعنی زمانێک کە لاوتر بووە و دەورانی شەڕی سارد بووە، ئێستاش ئەو هێما و شەڕی ئەستێرەکان و ئەوانەی لە زەیندایە، ئێستاش کابوسێک بە نێوی شەڕی ئەستێرەکان و شەڕی ساردوانە لە زەینی ئەو کابراەدا هەروە بەستوویەتی نەهاتۆتە دەرە لەو قالبە. دەزانی ئەو بە دروشمی سەرەتا ئەمریکا هاتووە پێی وایە کە هەموو وڵاتانی هاوپەیمان خەریکن سوء ئیستفادە دەکەن بە خراپی، ینی نوعێک ئەبیوز لە دکتۆر عەبدوڵڵا ئەوە کاکبینەریش باسی کرد، بەڵام بەڕاستی ئەمەی ترامپ ئەیڵێ ئیستیغلالکردنی ئەمریکا قسەیەکی ڕاستە یان ڕاستیەکەی نەخێر؟ ئەمریکا لە ڕێگەی ئەم سیاسەتە ئابووریە دارایی کە لە دنیاە ڕاستیەکەی شوێنی گرتبوو توانی بووی خۆی بکا بەهێزی یەکەمی جیهان. خۆ ئەگەر سیاسەتی دۆلار نەبوایە، هەژمونی دۆلار و هەژمونی هێز زۆرجار، چۆن ئەمریکای توانی هێز یەکەمی جیهان بێ؟ ئەوە معاملەیەکی دووسەرە، یعنی هاوکات کە ئەو پێی وایە ئیستیغلالیان کردو، ئەو پێی وایە سوء ئیستفادەیان لە ئەمریکا کردووە، ئەمریکا خەرجی کردو بە وڵاتانی هاوپەیمان وەکو وڵاتانی ئوروپایی، ژاپۆن، کوریای باشووری، ئوسترالیا و زۆریەگە وەک مەکسیک و کاناداوانە، هاوکات ئەو تێچوانە گەڕانەوەی زۆری هەبووین، دەستکەوتی زۆری هەبوو بۆ ئەمریکا. یعنی ئەمە ئەوەی کە کوتمان گەورەی کوردەواری دەڵێ گەورەی خەرجی دەوێت، گەورەی خەرجی دەوێت. یعنی ئەمە سەروەری تەنیا سەروەری سەخت نییە لە هێزی سەختی سەربازیدا، سەروەری کۆمەڵێک تێچووی هەیە، یعنی ئەمە سەروەری سەختمان هەیە، سەروەری نەرمان هەیە. هەموو ئەو تێچوانێک کە ئەمریکا کردوونی دەیرەزەوەی کە گەڕانەوە و دەستکەوتی بۆ سەروەری سەختە بوو کە سەروەری نەرمیشی هەبووە. کەسێک کە کوێخای دنیاە، کەسێک کە پۆلیسی نێونەتەوەیە، دەبێت و تێچوانێ هەبێ. وەختایەکی لە هەموو ڕێکخراوەکانی نێونەتەوەیدا قسەی وەڵ دەکات، هەمیشە لە دەبواری ماڵیەوە پێشەنگ بووە لە زۆرێک لە شوێنەکان کۆنسولگەریەکان و غەیرە ئەو بسلا وانەکانی کە لە غەیری پێتەختەکانی وڵاتاندا کۆنسولگەری هەبوون، هەموو ئەوانە دەست و پەیوەندی و باڵەکانی ئەمریکا بوون بۆ پەرەدانی هێزی نەرمی ئەمریکایی، بۆ گەشەدانی و بۆ تەشەنەی ئەمریکا. تۆ پێم بڵێ ترامپ خەریکە ئەمە بگۆڕێ ئەم سیاسەتەی دەرەوەی ئەمریکا ئەگەر بە سیاسەتێکی تەقلیدی ناوی بنین بەڵام جێگرتووە، یعنی هەستەکەی ئەم سروشتی ئەم سیاسەتەی دەرەوەی ئەمریکا لە سەردەمی دۆناڵد ترامپە وا خەریکە وردە وردە بیگۆڕێ بیکا بە سیاسەتێکی دیکە کە ڕاستیەکەی تۆ ئەبێ تۆ باشتری بزانی چی لێت وە چی لێ نایەت. لە کاتێکە ئەم ئێوێ بەحساب ترامپ ئێوێ هەژمونی ئەمریکا بپارێزێ بەسەر دنیاوەوە، پێی وایە خەریکە هەژمونەکە کەمە بێتەوە. دەزانی چێ کاکدەنز ئەو کابرایە کەسێکە کە سەوادی ئاکادمیکی سیاسی نییە، یعنی ئەمە ناڵێن تەنیا بڵێن ئەو کەسانێکە خوێندنەوە و خوێنی ئاکادمیکی سیاسەتیان هەبوو وەک پالیتیکس یا ئینتەرناشنال ریلیشنز، نە بەو مانایە نە، بەو مانایە کە ئاگایی سیاسی نییە. بۆیە ئەو کە تەنیا یەک ڕەهەن دەبینێ، ئەویش ئابوورە، یعنی تەنیا و تەنیا وەک یەک بە عەمەلە چی چاو لە هەموو شتێک دەکات. ئەو بەشانەی نابینی. ئێستا وەکو نامەیەک دەستورێک کە داوێتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کوتی کە زۆرێک لە کۆنسولگەریەکانی ئەمریکا کۆ بکرێنەوە، یعنی لە شوێنەکانی دنیاە. یعنی ئەوانەی کە لە 70 ساڵی ڕابردوودا بوونە هۆی تەشەنەی ئەمریکا و نفوزی ئەمریکا لە هەموو شوێنەکانی دنیادا و فەرهەنگی ئەمریکایی و کولتوری ئەمریکایی و هێزی نەرمی ئەمریکاییان پەرەداوە، خەریکە کۆیان دەکاتەوە. بۆچی؟ بۆی کە تێچوویان هەیە. یعنی ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئەو دەڵێت سەرەتا ئەمریکا، بەڵام ئێستا سیاسەتێکی ئیزۆلیشنە، یعنی گۆشەگیریە، جیاوازیشی لەگەڵ ئەو دەورەی وودرۆ ویلسۆن هەیە کە دوای شەڕی هەوڵی جیهانی گرتیە بەری و ئەمریکای بردە لاکی خۆی، ئەو زۆر زۆر جیاوازی هەیە. جا تۆ پێم بڵێ دکتۆر عەبدوڵڵا بە زۆر بە کورتی، یعنی ئێستا ترامپ لە کاتێکە ئەم سیاسەتەی دەرەوەی ئەمریکادا ڕێژێتەوە،
کە دنیا خەریکی وا دووبارە فۆرم وەرگرتنەوەیە ئەگەر هاوڕابی لەگەڵما لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز مەسلەی هەژدی های چین مەسلەی رووسیا و ئۆکراین پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاز وەکو گوتم هەموو ئەمانە خەریکی دووبارە فۆرم وەرگرتنەوەن ڕێک لەو کاتەیە ترەمپ خەریکە سیاسەتی دەرەوەی ئەمریکا داڕێژێتەوە و بە شێوەیەکیش داڕێژێتەوە خەریکە هەمووانەکە بە دوژمن لە خۆی جا ئەمە ناشکێتەوە بەسەر خودی ئەمریکا خۆی دەکرێت لە ڕواڵەتدا وایە باشە لە ڕواڵەتدا ئەو خەریکە هاوپەیمانەکانی دوور دەخاتەوە لە خۆی بازی زۆریان دەخاتە سەرێ فشاریان بۆ دێنێ بێحۆرمەتیان پێدەکات و ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە هاوپەیمانانی وەک ئوروپا و کانادا و ئوسترالیا و مێکسیکۆوانە لی دوورکەونەوە وەکو دیتوان ئێستا چین بە ژاپۆن و کوریای باشوور توێت ئێمە دەبێت لە بازەکان یەک هاوپەیمان بین لە بەرابەر ئەمریکادا یعنی لەولاوە مەسەلەن بەڵام لەسەر وڵاتێکی وەک رووسیا و تەنانەت لەسەر ئێران کە ئێستا خەریکی دانووسانن 10% لەسەر کەلوپەلی ئێرانی بازی داناوە هەرچەند ئێران هەناردەیەکی زۆر و تۆنیە بەڵام ئەوە لە کورتخایەندا دەبێتە هۆی دوورکەوتنەوەی وڵاتانی هاوپەیمان و ئیزۆلەبوونی ئەمریکا بەڵام یەک شت هەیە من دەبێت ئاماژە بکەم لێرەدا عەقلانیەتێک وە سەبرێکی ئیستراتیژیک هەیە لەنێو وڵاتانی ڕۆژئاواییدا ڕۆژئاوایی وەکو ئوروپایی و هاوپەیمانانیان ئێمە لێرەدا ژاپۆن و کوریای باشوور و ئوسترالیا و کانادا و مێکسیکۆ هەمووانە وەکو لە نێو دیسکۆرس وە گوتاری ڕۆژاواییدا لیبرال دموکراسی ڕۆژاواییدا کە عەقلانیەتی وەک لۆجیکێکی لیبرال دموکراتیک بەسەر سیاست و زەین و هزریاندا حاکمە ئاماژە دەکەین ئەو هەزرەیە دەبێتە هۆی ئەوەی ئەوانە کە سەبرێکی ئیستراتیژیک بگرن و ئەوانە لە پێیان وایە کە دۆناڵد ترامپ 4 ساڵە و تەواو دەبێت بەڵام ئەمریکا یەک تەمەنە دکتۆر عەبدوڵڵا ڕاستیەکەی هەر لەگەڵ ئەوەشە ئێستا ئەوروپیەکان و کەنەدا خەریکی کارن بەیەکەوە کۆریای باشوور و ژاپۆن هەم بەیەکەوە خەریکی کارن هەم لەگەڵ چایناشا لەگەڵ چینا خەریکی هەندێک با بڵێن کاری پێکەوەیین بۆ ئەوەی هیچ نەبێم 4 ساڵە یەکەم تێپەڕێت دووەم بەڕاستی زەین تێگەیشتێکی شێبەوەی کە پیشانی ئەمریکا بیرێ ئێمەش ئەتوانین جا ئەوروپیەکان بێ ئەوانەی دیکە بێ سەرباری قورسی ئەوەی ئەم ئەتوانینە چۆن ئەگوزەرێ بەڵام ویستێک هەیە بۆی ئەمە پیشانی ئەمریکا بیرێ بۆیە بمبورە با بچمۆ لای کاکبینەر کوردی کاکبینەر لەسەر ئاستی ناوخۆ پێم بڵێ یعنی ئەم دابڕانە لە سیاسەتە تەقلیدیەکەی دەرەوەی ئەمریکا و ڕاستیەکەی دروستکردنی بڕیاریش لە ناوخۆی ئەمریکایە جا تایبەت بە ناوخۆ بیان تایبەت بە دەرەوە ئاسان مەیسەرە بێ بۆ دۆناڵد ترەمپ یان نە ئیتر ئێمە لە ئەمریکا دەوڵەت هەیە و دەوڵەت زۆر جار ئەکرێ شتەکان بەو شێوەیە ئاراستە بکاتەوە کە خودی دەوڵەت هەیەوێ ئەگەر جارجار دەوڵەتیش با بڵێن لای دۆناڵد ترەمپ ناو ئەهێنرێ بە دەوڵەتی قوڵ بەڵێ شێوازێک لە نەهجی سیاسەتکردن هەیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا کە ئەمە هەمووک عورفێکیشە ئەمە بۆ ماوەیەکی زۆرە بۆ سیاسەتە ناوخۆیەکان و بۆ سیاسەتە دەرەکیەکان پابەندیان پێوە هەبووە هەردوو لایەنی سیاسەتکاری لە ئەمریکا بۆ نمونە بۆ تێپەڕاندنی یاساکان بۆ تێپەڕاندنی ڕەشنووسی یاساکان ئەوە هەیە کە پێی دەگوترێت دەبێت بایپارتیزان بەیانی هەردوو لاکە بۆ نمونە ڕێیەکەون ئەم لا کەمێک سەقفی داواکاریەکانی دابەزێنێ ئەو لا کەمێک سەقفی داواکاریەکانی بەرز دەکاتەوە بۆیە ڕاستە ئەگەر لە هەنێ جارە بۆ نمونە پارتی فەرمانڕەوا جاچ لە کۆمارێکان بێ یاخود لە دیموکراتەکان بێت بۆ نمونە ڕێژەیەکی زۆری هەیە و دەتوانێت سیاسەتەکان بەتەنیا تێپەڕێنێ بەڵام لە بڕیارە استراتیژیەکانە لە سیاسەتە استراتیژیەکانە ئەوەی کە پەیوەندی بە ڕۆڵی ئەمریکاوە هەیە لە بەڕێوەبردننی جیهاندا ئەوەی کە پەیوەندی بە بەرژەوەندی استراتیژیەکانی ئەمریکاوە هەیە لە جیهاندا ئەوەی کە پەیوەندی بە سیاسەتی ئەمنی ئەمریکاوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە سیاسەتە نەختینەیی و سیاسەتە ئابوووریەکانی ئەمریکاوە هەیە جا چ بۆ نمونە سیاسەتی بەکارهێنانی دۆلار وەکو سیاسەتێکی ئابووری جیهانی لەلایەن ئەمریکا و وڵاتانی جیهانەوە ئەمانە ئەم سیاسەتانە سیاسەتی استراتیژین سیاسەتی گرنگن ناتوانرێت لەوانەیە بتوانرێت بۆ ماوەیەکی کورتخایەن لایەنێک بتوانێت ئەمانە بەڕێوە بەرێت بۆ نمونە ساڵێک 2 ساڵێک 3 ساڵێک بەڵام بە شێوەیەکی دوور و درێژ دەبێت
لێک تێگەیشتنێ هەبێت لە بینی هەردوو پارتا جا ئەگەر فەرمانڕەوا کاک بینەر کوردی ئەوەی ئێستا دۆناڵد ترەمپەیکا ئەوەیە کە بڕیارەکان لە بڕیاری دەوڵەتی ناچن. ڕاستیەکەی هاوڕێکم هەیە هەندێک گفتوگۆمانە کرد ئەیوت لە ئەمریکا ئێستا پۆلیسی میکەر نەماوە، دروستکردنی سیاست نەماوە، ئێستا دیڵ میکەر هەیە. ویتکۆف دیڵ میکەرە، پۆلیسی میکەر نییە. ئەکرێ مارکۆ ڕۆبیۆ پۆلیسی میکەر بێ یان وەزارەتی دەرەوە پۆلیسی میکەر بێ. بەس ئێستا ترەمپ بە ئاراستەکەی دیکە ئیشەکەوە پێدەچێم ئیشانە شوێن بگرن وردە وردە، یعنی کاریگەری استراتیژی و دوورمەودان لەسەر هەندێک سیاسەتی دەرەوەی ئەمریکا هەبێ. بەڵێ جا ڕێک دەچوومە سەر ئەو پۆینتە لە پرسیارەکەی لە وەڵامەکەی پێشووە. بەڵێ بۆیە ئەم وەستانە استراتیژیە، بۆیە ئەم وەستانە هەیە کە ئێستا لە واشنگتن دیسی بەڕێوە دەبرێت. ئەبینین ئێمە لە دانوستانەکانە بۆ نمونە لە دانوستانی چارەسەرکردنی کێشەی ئۆکرانیا و رووسیا لە باتی ئەوەی ستیت دیپارتمنت کە بە ترادیشنەڵی بە شێوەیەکی تەقلیدی ئەبێ مارکۆ ڕوبیۆ بڕوات لە وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵ ستافی مارکۆ ڕوبیۆ. ئێمە دیمان کە بە تاقی تەنها ستیف ویتکۆف وەکو نێردەی سەرۆکی ئەمریکا دانیش لەگەڵ ڤلادیمیر پوتینە لە چەند ڕۆژی پێشوە لە مێزەکەی ئەو بەری ڤلادیمیر پوتینەوە چەندەها کەس دانیشتە بوون، ئەو تەنها خۆی بوو لەگەڵ وەرگێڕێکە. بۆیە دیسانەوە وازام یوانە بەڕێزەکەی کەش باسی کرد سەبرێکی استراتیژی یاخود من پێڵم سەبرێکی کاتی، چونکە ئەم سەبرە وا پێ دەچێت کاتی بێت، چونکە ئەم شێوازە ڕێڕەویکردنە لە سیاسەتە پێ ناچێت بۆ ماوەیەکی دوورخایەن بتواندرێت بەردەوام بەکار بهێنرێت و خۆی بچەسپێنێت لە ئەمریکادا. بۆیە ئەوەی کە هەیە بەلای بەڕای من ئەمە تەنها دۆکترینێکی کورتخایەنە، سیاسەتیشی کورتخایەنە، ماوەیەکی تر لێکەوتەکانی دەرەکەوێت، هەڵەکان دەرەکەوێت، لەو کاتە تا دووبارە ئەمریکا دێتەوە ناو شارەعی سیاسی خۆی جا چ بۆ مامەڵەکردن بێت لەگەڵ پرسە ناوخۆیەکان یا بۆ مامەڵەکردن بێت لە پرسە دەرەکیەکان. باش سپاس دەکەم دکتۆر عەبدوڵڵا زۆر بە کورتی. زەمەنی یەکەمی ترەمپ تقریبەن زەمەنی هەڵکشانی پۆپۆلیزم و شعبەویەت بوو. لە ئەوروپا هەندێکمان بینی، لە شوێنی دیکە هەندێکمان بینی. بەڵام لە ئەگەر دیقەت بی لە ماوەی دووەمی دۆناڵد ترەمپ ڕائێک هەیە کە با بڵێن بۆ چوونێکەیە نە خەریکە دۆناڵد ترەمپ مەسەلەی پۆپۆلیزمی تر لەبەر چاوی خەڵکە خا. لە ئەوروپا وردە وردە ڕاستڕەوەکان کەوتن. لە کەنەدا هەموو ئاماژەکان بەرەو ئەوە بوون کە ڕاستڕەوەکان سەرەکەون، نەخێر لیبراڵەکان دووبارە سەرکەوتنەوە. ئەم سەردەمی دووەم بەشی دووەمی سەرۆکاتی دۆناڵد ترەمپ لێدانە بێ لە پۆپۆلیزم لە جیهان یان نا بە کورتی؟ ئەگەری زۆر لێدان بێت، چونکە هەمیشە پارادایمەکان پارادایمە سیاسی و کەلتوریەکان لە ڕۆژاوای دنیاوە، لە ئەوروپای ڕۆژاواوە و ئامریکاوە بەتایبەت لە ئەمریکاوە سەرایەت دەکەن بە وڵاتانی دیکانەی دنیا. ڕاستی سەرڕۆڕاستی ئفراتیش کە لە فەڕەنسا و ئاڵمان و ئامریکا و ئەوانە سەری هەڵدا و لەوێرە ئەو پارادایمە گەشەی کرد بۆ بەشەکانی دیکانی دنیا بە شکستی دەسەڵاتی ڕاستی ئفراتی دۆناڵد ترامپ لەوەیە لە شوێنەکانی دیکەی دنیاش شکست بخواوە پارادایم بگۆڕێت بۆ نەوەیەک لیبراڵێکی میانە یا گەشەسانی دووبارەی چاپەکان لە دنیادا. بەڵام من نازانم کاتی بەرنامان دەبێت دەمەوێت خاڵێکی دیکانە لە پەیوەندی نێو دەوڵەتەکان وەڵا بەپەلە بۆنا بەپەلە لە 4 ساڵی دۆناڵد ترامپدا وڵاتانی وەک چین و رووسیە بەتایبەت کە خەونی شکانی هێژمۆنی ئەمریکایانەیە بە شدەت و بەتوەکمە خەریکی گەڵاڵە داڕشتنی چەند ڕەهەندین کە بتوانن لەو دەرفەتی 4 ساڵە کەڵک وەربگرن و هێژمۆنی ئەمریکایی بشکێنن. ئەوەیە کە ئێستا رووسیا لە شەڕی ئۆکراین کە دۆناڵد ترامپ کردبووی لە 24 کاتژمێرە من شەڕەکە دەخەوێنم خەریکە کای پێدەکا گەشەی پێداوە. چین خەریکە بربەرەکانی لە بازەکان کە پێشتر بڕیار نەبوو، یعنی نەیدەویست بربەرەکانی باز لەگەڵ ئەمریکا بکە، ئێستا بە قسەکردنێکە لەگەڵ رووسیا کردوانە خەریکە شەڕێکی لەگەڵ دۆناڵد ترامپ دەست پێ کردووە. خەریکن بە دۆسیەی ئەتۆمی ئێران، خەریکن کایە بە دۆناڵد ترامپ بکەن و دەیان هەیە بە جوورێک تەوافقێکی کاتی و موقت لە نێوان ئێران و ئەمریکادا ببەستن کە دوایی دووبارە هەروە کێشەی پێ بدەن تا 4 ساڵی دۆناڵد ترامپ تەواو دەبێنی. هەمووی ئەوانە دایان هەوێت لەو 4 ساڵە دەرفەتێک وەک دەرفەتێک بۆ کشکانی هێژمۆنی ئەمریکایی
کەڵک وەربگرین کە چەندە ئایاوانە موافق من پێم خۆش بووم دۆسیانت باس کرد ڕاستیەکەی ئەمەوێ زۆر بە کورتیش بێ هەندێکی باس بکەین چونکە سیاسەتی دەرەوەی ئەمریکا دۆناڵد ترەمپ بۆ ئێمە گرنگە نەک پرسە ناوخۆیەکان کاک بینەر کوردی باباسین گرنگە و پشتێکی ئانیە ئێستا لە دانوستانان پێم بڵێ جاران ویستەکە لای ئەمریکا هەڵوەشانەوەی دۆسێ ئەتۆمی ئێران بوو ئێستا ترەمپ بە شێوەیەک چۆتە ناو دانوستانەوە کە داخوازیەکان پێدەچێت کەمتر بوو بن و شتێک بۆ دۆسەی ئەتۆمی ئێران بۆ ئێران بۆ تاران بهێڵڕێتەوانێ ئەمە جۆرێک نییە لە پاشەکشە بەرامبەر بە ئێران لە چوارچێوەی پرسی ئەتۆمی و لە چوارچێوەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە وڵاتێکی وەکو ئێران کاگڕانچۆک هەموو پرسەکانی تر دووبارە دۆناڵد ترەمپ ئەوێت بە شێوەیەکی خێرا بە شێوەیەکی بۆڵت دیڵێک دروست بکاوەکەوەی کە جەنابەت ئاماژە پێەیە ئەم دیڵە ئەوە نییە کە تۆ سیاسەتی ئەمریکا بە یاخود سیاسەتی جیهانی بە یاخود سیاسەتی ئێران بێ بۆیە ناڕێکیەک دروستە بێت بۆیە لە ئێستادا هەم لە ناو ئیدارەی دۆناڵد ترەمپ خۆیان دوو بۆچوونی سەرەکی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسی ئێراندا بۆچوونێکیان پێی وایە کە دەبێت کۆی گشتی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران هەڵبۆشێنرێتەوە و ئەم پرۆگرامە بە تەواوەتی تەفنوت و ناکرێت و بۆمبی تاران بکرێت ئەمە بۆچوونێکە کە لە ناو کۆماریەکانی ئێرانە لەلایەن هەنێک لە بەشێک لە توندڕەوەکانەوەیە بۆچوونی تریان ئەوەیە کە دەڵێت ئەمە زۆر پراکتیکی نیە ئەمە پێویستە پێداچوونەوەی بکەین بەسەر سەروبەند و بەسەر پرۆسێسی ئەم کەیسە و بزانین دەتوانین لە کاتی ئێستادا چ دیڵێک بە خێرایی و بە بۆڵدی وەکو دەستکەوتێک بەدەست بهێنین بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام ئەمە شتێکی ناواقعیە لەبەرەوەی تۆ کە دانوستانی سیاسی دەکەی کە تۆ دانوستان لەسەر پرسێکی گرنگی وا دەکەیت کە پەیوەندی بە نەک تەنها دوو وڵاتەوە پەیوەندی بە مێژوویەکی دوور و درێژ پەیوەندی بە سیاسەتی ئەمنی دوو وڵاتی گرنگ وڵاتیشی گرنگ لە ڕۆژهەڵاتی ناوڕاست وەکو ئێران هەیە بۆیە ئەمە کاتی دەوێت ئەمە شتێکە کە دۆناڵد ترەمپ دووبارە سەبری نییە بۆ ئەوەی کە بتوانێت ئەمە بەدەست بێنێت بۆیە دەبینی بەڵام هەرچۆنێک بێت لە دوو مانگەکەی ئەوەی نامەکەی نردبووی بۆ خامنەئی ناگا بە دیڵێک ناگا بە ڕێکەوتنێک دوو مانگ کەمە وا خەریکە تەواو بێت بە دڵنیاییەوە دوو مانگ زۆر کەمە بۆ ئەمە و من پێم وایە بۆیە دۆناڵد ترەمپ لە ئێستادا دەبینێت کە وردە ئەوەی کە پیشانیە یا سەقفی داواکاریەکان خەریکە کەمترە بێتەوە لەبەرەوەی ئەزانێت کە نەیتوانی شەڕی ئۆکرانیا و رووسیا ڕابگرێت نەیتوانی شەڕی غەزە ڕابگرێت هیچ دەستکەوتێکی نەبوو لە ماوەی ئەم 100 ساڵە و لە هەمان کاتا ئەمەش بۆی ببێت بەوەی کە نەتوانێت دووبارە دیڵێک لەگەڵ ئێرانە بکە ئەمە تووشی واقعیەتی شێکات کە ئەبێت بڕیارێک بدات چونکە ئەو ماوەیەک لەمە پێشدەیوت ئەگەر ئێران پێم بڵێ بڕیارەکە چییە بێ بڕیارەکە چییە بێ ڕێکوتنێک لەگەڵ ئێراناکە پێ دەچێ بە شێوەیەک بێ ئێران بەنزیکەی بە براوەلی بێتە دەرەوە شتێک لە دۆسی ئەتۆمیەکەی بۆ ما بێتەوە جاپیتاندنی یۆرانیۆمە وەچوزانم بەرنامەی موشکی و ئەوانەی دیکەشە یان پێدەچێت دۆناڵد ترەمپ ڕادیکالتر مامەڵە لەگەڵ پرسەکە بکە بڵێ مادەم نەگەیشتمە ڕێکەوتن ئەوە هەنگاوەکەی دیکەیە کە لە نامەکەیە بە خامنەی ئیمگوت یان ڕێکەوتن یان هێرش ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە ڕێک بووکو ئەوی جەنابەت کە ئاماژەت پێە ئەوەیە کە ئەگەر نەکەونە ڕێکەوتن لەگەڵ ئێرانە ئەوە دۆناڵد ترەمپ هەنگاوی تر دەگرێتە بەرکە ئەویش بۆمبکردن و کە ئەویش لێدانە لە توانە ئەتۆمیەکانی ئێران بەڵام کاگڕەنج ئەوەی کە هەیە جاران دۆناڵد ترەمپ دایما بە شێوەیەکی فەرمی باسی لەوە دەکرد کە GCPOA کە ئەو ڕێکەوتنی نێوان ئێران و ئەمریکا کە لەلایەن بەراک ئۆباماوە کرا کە ئەمە دیڵێکی خراپە کە ئەمە هیچ دەستکەوتیشی نەبووە کە ئەمە وا بووە کە ئەمە وا بووە لە ئێستادا هەنێک سەرچاوە باس لەوە دەکەن کە دۆناڵد ترەمپ بە ڕێکەوتنیشی وا زۆر مەمنونە کە لێوەی بێتە دەرێ بەڵام تاسە نەیتوانیوە ئەوەشی دەستکرد. سپاس دەکەم دکتۆر عەبدوڵڵا جا بۆیە بە بەراورد بە مووقیفی ئێران ڕاستیەکەی هەم مووقیفە هەرێمیەکەی کە لە 5 پایتەختەکە خەریکە تر بە تاواتی دەرەکرێن پەلوپۆکانی نەماوە و بەرامبەر بە ئەمریکا کە ئیتر دۆناڵد ترەمپ پێی وایە هێشتان یەکەمە مووقیفی دانوستانی بەڕاستی ئێرانی ئەمریکی ئێستا لە دوو وڵات ناچێت کە تەقریبەن وەکو یەک بن نەک دوو وڵات کە زۆر لاسەنگ بن ئەسڵەن هەندێک جار هەندێک تێگەشتن و راپۆرتی سیاسی میدیایی وا قساکەن کە
ئێران یاری بە کاتەکە ئەسڵەن یاری بە ئەمریکاشەکە لە چوارچەوەی دانوستانەکانە. ڕێک ئەو جۆرەیە کە جەناب داماژەت پێکرد دیارە کە ئێران دەستی لە سووریە و بەتایبەت لوبنان و تەنانەت لە غەزەوانە کورد بۆتەوە خەریکن لە عێراق لەسەر هەشتی شعبی گوشاری بۆ دێنن هەروەها لە یەمەن. بەڵام هاوکات لە دانوستانەکان لە سێ دەور دانوستانی لە سێ هەفتەی ڕابردوودا وەکو لایەنێکی بەرامبەر خەریکی مامەڵەکردن بۆ وە شەرت و مەرج و شت دادەنێ بۆ تەرەفی و بەرامبەرەکەی ئامریکایە. ئەمە ئاماژەمان کرد خودی ئێرانیش، یعنی ئێران تەنیا نییە، ئێران لە نێو کایەیەکدایە کە چین و رووسیە لە پشتنی چون سێ هەفتە پێش ئەوەی هەوڵدانیشتنیان لە مەسقەتی عەمان بێ نوێنەری ئێران وەزیری ئێران و رووسیە و چین لە پێکەن دانیشتن و دیارە کاوانە واردی گەمەیەک بوون لەگەڵ ئەمریکا دایان هەوێت لە هەموو ڕەهەندەکان لە هەموو بوارێک لە شەڕی ئۆکراین لە غەزا لە یەمەن لە ئێران خەریکن ئامریکا تێوەگولێنن ترامپ تووشی کایەیەکی فەرسایشی و درشخایان بکەن. بوویە هاوکاتیش ئێران چۆکتمان هاوپەیمانانی ئەمریکا وەکو ئوروپاوانە کاتی چاو لە دەورەی ترامپ دەکەنن دەڵێن 4 ساڵە هەر جۆرێکی بێت تێیپەڕێنین بەڵام ئەمریکا هاوپەیمانان دەوێنێتەوە. ئێرانیش کاتی چاو لە دۆناڵد ترامپ دەکات دەڵێ ئەگەرچی فشار و گوشاری هەیە من ئەو 4 ساڵە بە سەلامەت تێکپەڕێنم جا بە تەوافقێکی کاتی بێ لەسەر دۆسی ئەتۆمی هەر جوورێکی بێ بە سەلامەت تێکی تێپەڕێنم. تۆ پێت وایە ئێرانیش هەر چۆنێک بێ وەکو چۆن دۆناڵد ترامپ ئەوێ هەر چۆنێک بێ بگا بە ڕێکەوتنێکی دیاریکرا و بۆی قسەکەی خۆی سەر بگرێ ئێرانیش هەر چۆنێک بێ ڕێکەوتنێکی دیاریکراوی لەگەڵ ئەمریکا ئاوێت تا 4 ساڵەکە تێپەڕێنێ. ئێران مەطلوبەکەی ئەوەیە کە ئایەتوڵا خامنەی هیچ ڕێوپێکنێک نەبێت کە غوروری ئێرانی و کۆماری نەشکێت. دوجار ئەگەر هەر گوشاری بۆ بێ یەک تەوافقێکی کاتی و موقەتیە کە تا دوای ترامپ دووبارەتی هەڵچنەوە و ئەگەر هەر گوشار بۆ ئێران بێنن ئەوە تەوافقێکی دایم بکەن. بەڵام لە نیگای ئێراندا وەک ئایەتوڵا خامنەی کوتی ئێمە بڕیارنێ بۆ هەمیشە نازانم باسی ئیمامی سادق و ئیمام جەعفەری سادق ئەوانەی کرد کە ئەوان ددانیان لەسەر جەرگدا نەفلان ئاماژەی کرد کە خەڵکی ئێران دەبێت ددان لەسەر جەرگ دانێ ئەو سڵح ئەگە بشکرێت دائیم نابێت یعنی ئێران بە شێوەیەکی دائیمی دواتر بۆ یەک پرسیار دێمەوە لا دکتۆر عەبدوڵڵا بەس کاک بینەر زۆر بە کورتی مەسەلەی کەنەدا شمبەلاوە هینە ویلایەتی 51 دووەم یەکەم نازانم پێم بڵێ هەر بەڕاستی بۆ ترەمپ بچێتە سەریان نەخێر ئەمڕۆ ئەم ئەنجامی هەڵبژاردنەکان بەو شێوەیەک بوون کە ترەمپ بەدڵی نییە بە دڵنیاییەوە و نەک هەر لیبرالەکان تەنانەت لایەنی ڕاستڕەویش کە ترەمپ زۆر دڵی پیان خۆش بوو وتی ئێمە دانێنین بە شکستەکەمانە ئەمە یەک دوو ڕاستیەکەی دەسەخێنە ناو دەست یەکتریەوە بۆ ئەوەی ئەو گوتار و ئەو سیاسەتەی کە دۆناڵد ترەمپ و ئەمریکا بەنیازن بەرامبەر بە کەنەدا پەیڕەوی بکەن ئێمە تێیپەڕێنین ئەو خیانەتە تەنانەت دووشەی خیانەتیشی پێم وابێ ناوبرد بە کورتی. کاگرانج حەزەکان پێت بڵێم لە کەنەدا و لە میدیاکانە بە شێوەیەکی گاڵتەجاڕی باس لەم لاوەکاری دۆناڵد ترەمپ بکرێت یعنی تەنانەت لە ئاستی باڵایە چەند جارێک باسییان لەوە کردووە کە ئەمە وەکو کلااونێک وەکو بە شێوەیەکی زۆر گاڵتەجاڕیانە ئەم قسانە ئەکات و بە هیچ شێوەیەک ئەمە شتێک نییە کە کەنەدا بیاوێت بیکات یاخود تەنانەت بیریشی لێ بکاتەوە جا لە پارتی ڕاست بێت یاخود لە پارتی چەپ بێت هەردوو لە ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا ئەی گرینلاند چی گرینلاندی بۆ چێتە سەر باسی گرینلاندیش زۆرەکە کاگرانج دووبارە کڕینی شوێنێکی وەکو گرینلاند و بەپێ ئەو جیۆسیاسی و بەپێ ئەو گۆڕانانەی کە لە گۆڕانی کەشوهەوایە ڕوودەدەن و بەپێی ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان و شێوازی سیستەمی سیاسی نێودەوڵەتی ئەمە کارێکی زۆر قورسە و جێبەجێکردنی ئەم شتانە زیاتر وەکو شتێک باسی لێوە دەکرێت وەکو دەیدریمین واتە تۆ بە ڕۆژی ڕووناک خەڵ ببینی. سپاس دەکەم جا با دکتۆر عەبدوڵڵا بۆمان وەسف بکات زۆر بە کورتی. دکتۆر عەبدوڵڵا نەرجسیەت ئەو نەرجسیەتەی لە شەخصی لە کەسی دۆناڵد ترەمپا هەیە وای کرد لە پراگماتی سیاسی دوورکەوێتەوە و ڕاستیەکەی ئەم کاریگەری ئەم نەرجسیەتە لە سیاسەتی دەرەوەی دۆناڵد ترەمپا نەک ئەمریکا بە ڕوونی دیار بێ ببوورە نەرجسیەت بەمانای چی کاگرانج ئەوە قورسە ها یەکێک خۆی زۆر بە موهیمە زانێ پێی وایە ئەو لە سەر حەقا زۆر سەیری خۆیەکە لە ئاوێنە ئەو بەداخەوە زۆر نارسیستە و ئەوە زاڵە بەسەر کەسایەتیویدا
وەختەیەک دۆناڵد ترامپ دەڵێ هەوڵ ئامریکا یعنی بەرژەوەندی ئەمریکا پێش بەرژەوەندی ئەمریکا هەوڵ خۆی یعنی هەوڵ بەرژەوەندی خۆی مەتی نەزەرە لە بەرچاویەتی وە تەنانەت لە پەیوەندیەکانی نێتەوەیشدا کەسایەتی خۆی لە بواری دەروونناسیەوە کەسێکی سایکۆپاتە یعنی پێی خۆشە ئێستا خەریکن کای پێ دەکەن یعنی رووسیا پۆستەرێکی دۆناڵد ترامپی بڵاو کردوێتەوە مەسەلەن شووتیوە بنهەنگ لە دەنێ و عباسی عراقسی وەزیری دەرەوەی ئێران مەسەلەن لە بەرامبەر نێتانیاهۆدا تویتێکی لەداوە لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکس کە بەڵێ ئێوە ناتوانن دۆناڵد ترامپ بەو کەسایەتیەوە فریودەنوانە اینی خەریکن لەو نارسیستیەتەی دۆناڵد ترامپ لەو خۆ بەزرزانینی و خۆخۆشەویستی و تەمپەروەریەوەی کەڵک وەردەگرن بۆ بەلاڕێدابرنی ئەو تەنانەت یەکێک لە پاشناشیلەکان و خاڵە لاوازەکانی دۆناڵد ترامپ هەر ئەوەیە یعنی ئەوەی کە خۆی پێ لە ئامریکاش گرنگترە ئەوە لە کۆتاییدا دەتوانێت ببێتە ئەو پاشناشیلەی کە لە تراژێدیەکانی هەملێت و لە کولی تراژێدەکانی کە شێکسپیر و یۆنانی باستان باسی دەکەن ئەو پاشنە ئاشیلانەیە کە دوجار قارەمانی تراژێدی تووشی کارەسات دەکەوە من پێم وابێ هەر لێرەڕا ترامپ دەتوانێت تووشی کارەسات هەم خۆی و هەم دەوڵەتی ئەمریکا بکاتەوە. وەسفی دۆنکی شۆتیش لەوە چێت تۆ زێر ڕاست بێ وایە دکتۆر عەبدوڵڵا؟ بەڵێ ڕێک وایە هەملێت و دۆنکیشۆت و سپاس دەکەم هەموو یاوانە سپاس دەکەم لێرە تووشی کارەسات. سپاس دەکەم دکتۆر عەبدوڵڵا میرەبان مامۆستای زانکۆ پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە تارانەوە بینەر کوردی توێژەری کاروباری نێودەوڵەتی لە واشنگتنی ئەمریکا و سپاس بۆ هەردووکتان دەست خۆش بەدوعا.